روجا بسرشونة جهانية يعني قرتي ثاتين قرتي الفان أحداثت داعش دا أما كو خلك الشنقالة وكو يزدي ما 3700 كاتو جن الدستين داعش ده هيا أمير رابون وكو جروب إدن خورتين شنقال وكملا أسمع كآخر خوازي في خصنا 3700 شمعي الفيدريم أو وكو نامك إيش جهاني را إيش بيدن جهاني را إيش كمال جهاني في دولتي هكا بيدن كتنينين حتانوها ئێمە کوبەڕێوەبەرایەتی لاوانی سلێمانی هەمیشە پێزانینمان هەیە بۆ هەموو لاوێک بۆ هەموو هونەرمەندێک لە هەر بوارێکا جێی شانازیە بۆ من کە بتوانی بێتم لەو بوارەی خۆمە چەند کارێکی باشم کردبێ لەگەڵم هاوڕێ خۆشەویستانەیە ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنانمان بۆ کرا بەگشتی ئەو شتانە زۆر بەلای منەوە باشە کرێت ساڵانە بۆ ئەو گەنجانی تر کە هەان بدرێن ئیشی باشکەن لە خزمەتی ئەم وڵاتە بکەن من بە شتێکی زۆر باشی بینم کە جەنابتانە بینم وەک گەنج و لاوی ئەم شارە سەربەرزم بە جەنابتان سەربەرزم بەیەوە و هیوای تەمەندرێژی بۆ هەمووتان دەخوازم هیوادارم هەمووتان لە کارە هونەریەکانتان نەوەستن سەرەتا من زۆر خۆم بەخۆشحاڵ ئەزانم کە لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە من وەکو لاوێک کوبنکەنجێک بەپێ ئەو ماوە کەمی کە من لە بوارەیە کارەکەم بتوانم خزمەتێکی هونەرم کردبێت. کەناڵی 24 طبعا ئێمە بۆ هەردوو مەجالەکە پێویستیەکی زۆرمان هەیە هەم بە لایانی مادی هەم لە ڕووی معنەویشەوە هاوکاریمان بکرێن و دام بکرێن ئەم خەڵاتەکە خۆی لە پارچە کاغەزێکە بینێتەوە بەڵام بۆ خودی من وەکو زەریا وام لێکا ببێ بە پاڵنەرێکی زۆر باشتر چونکە هەستەکەم ئەوەی کە لە ڕابردوو کردومە شتێک بووە کە بێبایەخ نەبووە. ماسی زۆر هەیە تایبەت بە ئاوی سوور و ئاوی شیرین لە ئاوی شیرین چەندەهات زۆری هەیە گۆشتخۆری هەیە جیاخۆری هەیە هەموو جۆرەکارمان هەیە لە گیاندەریت کە تەیرمان هەیە پشیلەمان هەیە هەندێک گیانداری تایبەتیمان هەیە مارە تیمساعە من 5 ساڵ تقریبا 5 ساڵیش دەکە ئێستا بەرا خۆشە باشە ماسی دەفروشتم قایم دەکەم هەموو شش دەکەم زۆر خۆشە ئینشاءالله دوکانش خۆشە زۆر کارەباڵک دیبی ئینشاءالله ئێستا بازار کەمە قەدیم زۆر بوو ئێستا زۆر بازار کەمە قەدیم زۆر باش بوو ئێستا بازار ئەوەندەك نامایە بەس ئینشاءالله باشە چا دەبی ئەمڕۆ ئەم لەگەڵ بابم هاتیمە شتی زۆر جوانی لێیە من حەزم لێ بوو پشیلەکی بکڕم من ماستی لێ دەمێ گۆشتی لێ دەمێ دەستی لێ دەدەم وە زۆریش جوانە.